كل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خۆشەویستان و عزیزان، کۆتامیوان کە مەلەک المەوتە سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت ئامانجی چییە کە سەردانی ئێمە دەکات؟ ئامانجی چییە کە لەگەڵ ئێمەدا دەبێت؟ ڕۆژێک دێت آخر میوان کە مەلایکەی ڕۆحکێشانە سەردانیمان دەکات. ئەو کاتێک کە ئەو دێت بۆ ئەوە نایە تەماحی لە ماڵەکەی تۆدا بێت، بۆ ئەوە نایە یارمەتی تۆ بدات، چونکە ماڵ، سەروەت و سامان، دەسەڵات، دەوڵەمەندی هیچ نرخ و قیمەتێکی نییە لای ئەو میوانە بەڕێزە سەلامی خوای لەسەر بێت. ئەو میوانە بەڕێزە هاتووە کۆتامیوان بۆ ئەوەی تۆ لە دنیا دەربکات، بۆ ئەوەی تۆ لەم دنیاە کۆتایی پێبێنێت. هیچ کەسێک نەخۆت، نە دەوروبەرت، نە سەروەت و سامانت، نە حیمایەت، نە کەسوکارت، هیچ کەسێک ناتوانێت ڕەتی بکاتەوە میوانە بەڕێزە سەلامی خوای لەسەر بێت، چونکە کۆتامیوانە دێ بۆ لای تۆ. ئەو میوانە ماڵ و سەروەت و سامان و دەسەڵات نایگەڕێنێتەوە، حیمایە نایگەڕێنێتەوە، هیچ شتێک نایگەڕێنێتەوە. بۆ ئەوە هاتووە لە ماڵەکەت دەرت بکە، چونکە خوای گەورە دەفەرمێ ئەینەما تەکوونوا یودرککم المەوت وەلەو کنتم فی بروج مشەیەدە. ئێوە لە هەر جێگایەک بن، ئەگەر لە کۆشک و تەلار و لە شوێنێکی بە قووەت و بەهێزا بن، دەوروبەرتان هەمووی حیمایە بێ و خەڵک بێ، کە کاتی مردنتان هات دەمرن. ئەو میوانە بەڕێزە سەلامی خوای لەسەر بێ کۆتامیوانە و دێت هیچ شتێک ڕەتی ناکاتەوە. کەواتە ئاگاداری ئەو خاڵە بە، دوای سەردانیکردنی ئەو میوانە بەڕێزە سەلامی خوای لەسەر بێت، چونکە لەگەڵتان نامێنێتەوە. دوای سەردانیکردنی ناتوانی یەک چاکەیە بکەیت، ناتوانی دوور کات نوێژ بکەیت، ناتوانی یەک سەجدەیەک بۆ خوا بەریت، چونکە کە هاتەوە فەوریەن یەکسەر بە چکە ڕۆحت ئەکێشێەوە ڕات، لە ماڵ و سەروەت و سامان و هەموو شتێک دەرت ئەکاتە دەرەوە. لەوانە بێت بۆ خزمەتی تۆ لە مزگەوتا بێت، لەوانەی لەو کاتا بێ بۆ لای تۆ خەریکی قورئان خوێندنی، لەو کاتەدا بێتە خزمەتی تۆ مەشغوڵی زیکر و یادی خوای، لە پڕا دێتە گیانت، لە هەر حاڵەتێکا بی ڕۆحت ئەکێشێ و دەڕات. بۆیە بەردەوام بڵێ خوای ئاخرم بەخێر بگێڕی، چونکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک خوای گەورە بێوێ لە گوناه و تاوان پاکی بکاتەوە، لەسەر خێر و چاکە و عیبادەت دەیمرێنێت. ئەو برا بەڕێزەمان کاکە وشیار خوا لێی خۆش بێ لە مزگەوتا نوێژی کرد، کۆتامیوان هات، دوای نوێژەکە ڕۆحی کێشا بە زمانی بەڕۆژۆ خوا لێی خۆش بێت. ئەوە ژیانی دنیایە، ئەوە سەربەرزیە ئینسان لە ناو مزگەوتا بمرێ، ئەوە سەربەرزیە ئینسان بە زمانی بەڕۆژووە بمرێ، ئەوە سەربەرزیە ئینسان لە ناو نوێژدا بمرێ، لە قورئان خوێندنا بمرێ، بە زیکری خوا بمرێت. بۆیە ئەو مەلایکەیە ترسناکە، کۆتامیوان زۆر ترسناکە بۆ ئەو کەسانی کە لە دنیادا پشتیان لە خوا کردووە، زۆر خۆشەویستە بۆ ئەو کەسانی کە لە دنیادا ڕوویان لە خوا بووە، چونکە مزگەنی خۆشی پێیە، هەواڵی خۆشی پێیە بۆ خوا ناسان، هەواڵی ناخۆش و ترسناکیشی پێیە بۆ ئەو کەسانی کە خوایان نەناسیوە. کەواتە لە حاڵەتێکا دێ بۆ لات ئیتر ئەوە بەدەست خوایە، ئاخری تۆ خێرێ بە یا شەڕە بێ، پەنا بەخوای گەورە. کۆتامیوان کە مەلەک المەوتە سەلامی خوای لەسەر بێ مەبەست و هەدەف و ئامانجی جێ لە سەردانیکردنی تۆ. بۆچی دەیەوێ بگاتە خزمەتی تۆ؟ چونکە بە فەرمانی خوا هاتووە، بە فەرمانی خوا هاتووە بۆی کە ڕۆحی تۆ بکێشێت. ئەم میوانە بەڕێزە سەلامی خوای لەسەر بێ بۆ ئەوە نەهاتووە میوانداری تۆ بکات، واتە لەگەڵ تا دابنیشێ، خواردن لەگەڵ توا بخوات، مەجلیس و دەمەتەقەی گەرم بکەن بە یەکەوە، بۆ ئەوە نەهاتووە بۆ لای تۆ، نەبۆ ناخواردن هاتووە، نە بەسەر سفرەی تۆ هاتووە. ئەو میوانە بەڕێزە یەک ئیشی هەدەفێک و ئامانجێکی و دەڕوات، تەماحی لە خواردن و سفرەی تۆدا نییە، بۆ نەهاتووە باسی گەنجێتی خۆتی بۆ بکەی، باسی ژیانی خۆتی بۆ بکەی، هاتووە
بۆ ئەوەی ڕۆحی تۆ بکێشێت بەبێ ئەوەی کە تۆ پێشتر ئاگادار کرابێتیتەوە لە پڕ ئادا لە دەر چۆن دەڵێ دەدا لە دەرگات واتە دێتە ماڵەکەتەوە لەو لەحظەدا لەو چرکەدا ڕۆحت دەکێشێ و دەکەویتە سەر لە تەواو ئەوە ژیانی دنیایە جاخۆزگەم بۆ کەسەی کە لەم دنیایە دەرئەچێ بە چاکە و بە عیبادەتەوە دەمرێت دەبینی کەسانێک دەبینی قورئان دەخوێن و لار دەبن و دەمرن نەزانین چەندێک خۆشە ئەو خوای گەورە خۆشیانی دەوێت ئەوانەی کە لەسەر چاکە دەمرن و بە چاکەوە دەمرن خوا خۆشیانی دەوێت ئاخریان خێرە لەبەر ئەوە لە هەر لەحظە و لە هەر کات و ساتێکا بێت خواردن و خواردنەوە لەگەڵ تۆدا ناخوات لەسەر سفرەی تۆدا نانیشێت و دەمەتەقیشت لەگەڵا ناکات ئەوە کۆتا میوانی من و تۆیە بۆ ئەوە هاتووە لە خواردن و خواردنەوەت بخات نەک خواردن و خواردنەوە لەگەڵ تۆدا بخوات بۆ ئەوە نەهاتووە لەگەڵ تۆدا بخوات و بخواتەوە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم هیچ کەسێک لە ئێوە نامرێت هەتا ڕزق و ڕۆزەکەی تەواو نەکات کە تەواوی کرد ناتوانێت دەنکێ برنج بخوات قومی ئاو بخوات چونکە ڕزق و ڕۆزی لەسەر زەویدا نەماوە ئیتر بەخوا نەڕۆشتایە وای لێ نەهات و چوو بە فڵان کەس و تەواو کۆتایی پێ هاتووە ئەبێ هەر بمرێت هیچ مەجالێکی تیا نییە بۆی نییە قومی ئاو بخواتەوە حتى يستكمل رزقه پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم هەتا ڕزقەکەی تەواو نەکات کە دیاری کراوە بۆی نامرێت کە ڕزقیشی لەسەر زەویان نەما دەبێ بمرێت کەواتە ئەو مەلائیکە سەلامی خوای لەسەر بێ هاتووە تۆ لە خواردن و خواردنەوە بخات بۆچی چونکە تۆ لە خواردن و خواردنەوە لەسەر زەویان نەماوە تەواو کۆتایی پێ هاتووە ئەبێ بمریت بەڕاستی دوای ئەوەی کە هات ئەم میوانە ناتوانی یەک ئاەتێ بخوێنیت ناتوانی یەک سبحان الله والحمد لله ولا اله الا الله والله اکبر بکەیت لەوانەیە بێت بۆ خزمەتی تۆ لەناو سیارەکەتا بیت لەوانەیە خەریکی یاریکردن بی لەناو یاریگایەکدا لەوانەیە لە بازاردا بی لەناو دوکانەکە و لەناو بازاڕە فەڕەر لێ بدەیت لەوانەیە لە سەفەر و سیاحەتا بی کە هات شوێنەکەی تۆ کێشەی ئەو نییە فەرمانی پێکراوە لە فڵان جێگا ڕۆحی کێش تەواو ئەو میوانی کۆتاییە میوانی کۆتایی کۆتا میوان هەدەف و ئامانجی چیە لە سەردانیکردنی ئێمە و بینینی ئێمە بۆ ئەوە نەهاتوە قسە لەگەڵا بکات پرسیارت بکات تەندروستی چۆنە ئەحواڵت چۆنە مناڵەکان چۆنن ئەی ژیانت چۆنە فەقیری دەوڵەمەندی حاڵت چۆنە کەسابەتت چۆنە ئیش و کارت چۆنە معاشەکەت بەشتەکە بەشت ناکە کەسابەتەکەت بەشتەکە بەشت ناکە بۆ ئەمانە نەهاتووە کۆتا میوان بۆمانە نایەت کاتێکی زۆر کەم لات ئەمێنێت و دەڕوات کۆتایی بە ژیانت دێنێ کۆتایی بە جوڵەی لاشت دێنێ لاشت لە جوڵە دەخات بۆ ئێمانە ضرورە ئینسان بیزانێ چونکە شتێک نییە ئینسان ئینکاری بکە مردن شتێک نییە ئینکاری بکە مردن دەڵێ برا گەورەیە بەس حسابی برا بچووکێکیش بۆ نەکردو حساب مناڵی بچووکی خۆشت بۆ نەکردووە چونکە کە خوات نەناسی ڕاست ناکەی کە بڵێ برا گەورەیە برا گەورە یانی چی یانی احترام و ڕێزی دەگرم احترام و ڕێزی مردن بەوە دەبێ خۆتی بۆ ئامادەکەی چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە هەموو کەسێ عاقڵتر ئەو کەسەیە بۆ مردن و دوای مردن خۆی حازر دەکات ئەو ئینسانی عاقڵە ئەوە ڕۆشن بیر و موسەقەف و تێگەیشتووە نەک ئەوەی زینا دەکات و مەشروب دەخوا و خراپەکاری دەکات با بڵێ موسەقەفم با بڵێ ڕۆشن بیرم دوو لەو ڕێبەڕێستان بەپێی ئاەتی قورئان لای خوای گەورە دەفەرمێ ئەوانە لە ئاژەڵ کەمتر دوو لەو ڕێبەڕێستان و مزگەوتەکە با بخۆی بە ئەو بەری موسەقەف و پێشکەوت و بزانێ مادەم خوای نەناسی ئەوەی نایە لە شوێنی بێگومان سار دەخوێنی وێڵە لە ڕێی ژیانە وا لە پێشی حەیوانە تەواو لای خوای گەورە چەندەها شوێنە ئەفەرمێ ئین هوم ئیلا کەلئەنعام بەل هوم ئەضەل سەبیلا ئەوانە دوو لەو ڕێبەڕێستان وەک ئاژەڵوان لە ئاژەڵیش کەمتر ئەوانەی کە خوا ناناسن کەواتە ئینسانی عاقڵ ئەو ئینسانەیە هەوڵێک بدا بۆ قەبر و قیامەتی خۆی ئینسانی عاقڵ و تێگەشتووە کەسەیە پێش ئەوەی لاشەی لە جوڵە بکەوێ لاشەی بۆ خوا تەرخانەکات بۆ خوا ماندووی دەکات ئەو کاتە بە ئیزنی خوا پاداشتەکەی گەورە دەبێت
ئیمامی شافعی ڕەحمەتی خوا لێ بێ جاری وا هەبوو هەڵدەساوە سەر پێ ئەوە بە کزی هەڵەسا گۆچانەکەی و عەساکەی ئەگەر بەدەستێەوە ئەیان فەرموو تۆ خۆ تۆ پێویستە بۆ نیە زەعیف نیت ئیمام شافعی بۆچی ئابەم شێوەیە هەڵەسیت دەیفەرموو با ئینسانێک کە لەم دنیایدا دەژی بزانێ لەسەر سەفەرە منیش با بزانم لەسەر سەفەرم ئەمڕۆ یابانی سەفەرەکەم دەست پێ ئەکا و ژیان عیبادەت و چاکە و نوێژ و ڕۆژ و خوای گیان ڕەحمان بکێشە یا ڕەب العالەمین ئامین ئامین. الحمد لله هاتە خزمەتت هەر ئەوەندەی پێت گەیشت مەجالی ئەستەغفیرڵڵایەکت نابێت یەک ئەستەغفیرڵڵا مەجالی ئەوەت نابێت کە چاکە و عیبادەت بکەی بڵێ بووە سەبا هەندێ ئامۆژگاری و وەسیەتم هەیە بۆ مناڵەکانی خۆم بیکەم نا مەجالی تیان نییە لەوانەیە بێ بۆ خزمەتی تۆ لەو کاتا گۆرانی بڵێ بینیمان چەند کەس بە گۆرانیەوە مرد خوای گەورەمان پارێزێ لەوانەیە لەو کاتا تۆ هەڵپەڕی لە هەڵپەرکیا بی چەند کەس بامی لە هەڵپەرکیا مرد ئاخر شەڕە خۆ لەسەر عیبادەت نەمردو لەوانەیە لەو کاتا خەریکی هەڵپەرکیەی بێتە گیان و ڕۆحت بکێشە و بکەویتە سەرلا لەوانەیە لەو کاتا بێ بۆ لای تۆ کە تۆ عارەق دەخۆی جگەرە دەخۆی نێرگەلە دەخۆی جگەرەکە دەبەدەستە بکەویتە خوار و داربیتەوە بەدەم نێرگەلە خواردنەوە ڕۆحت دەرچێ جا قوڕ بەسەرت پیاوچاکان بە زیکری خواوە مردن تۆش بە مەشروب و بە نێرگەلە و جگەرە خواردنەوە مردی تۆ بە گۆرانی و ڕەقسەوە مردی بەڕێزم لەوانەیە بێ وەلای تۆ خوشکی بەڕێزم لەو کاتا کە تۆ سافیرەی جلوبەرگێکی ناشەرعیە ناڵێ خۆت پۆشتەکەرەوە با ڕۆحت کێشم ڕۆحت دەکێشێ و جێ دێڵێ پیاوچاکێکە بوو سێ دوعای کرد فەرمووی خوای گیان لە ڕۆژی جومعەدا بمرێنیت لەناو نوێژی جومعەدا بمرم لە سەجدەدا بە زمانی بە ڕۆژ و شەوتەعەن سێم بەخوا خوای گەورە هەموو دوعاکانی قبول کرد لە ڕۆژی جومعەدا نوێژی دەکرد ئیمام خەتیب بوو نوێژی کرد لە سەجدە هەڵنەسایەوە لەناو سەجدەکە مرد بە زمانی بە ڕۆژەوە خەڵکی شەیە بە گۆرانی و مۆسیقا و جگەرە خواردن و نێرگەلە خواردن و لارە بێتەوە ئەوە خواناسان و ئەوەش خەڵکە خراپەکان کەواتە ئاگاداری خۆت بە کۆتامیوان لە پڕا دێتە گیانت هیچ مەجالێکت پێ نادات کۆتامیوان کە مەلەکولمەوتە سەلامی خوای لەسەر بێ هەدەف و ئامانجی چیە لە سەردانیکردنی من و تۆ بۆچی دێ بۆ لامان کاتێککە دێ بۆ لای من و تۆ بۆ ڕۆحکێشانی من و تۆ دێ دڵێکی نییە دڵت نەرم ببینێ مناڵەکانت وردن ئەوە شیرە خۆرەیە ئەوەیان کەم ئەندامە ئەوە خێزانەکەتە ئەگری مناڵەکان گوناحن ئەوە نییە ئەوانە ناخوێنێتەوە بەخوا فڵان کەس مناڵی وردە گوناح ڕۆحی ناکێشن خوا فەرمێتی بڕۆ ڕۆحی کێشە تەواو ئەوەندە بێ لە ژیاندا بژی مردن سەرەتای هەموو خۆشیێکە بۆ ئیماندار والله ئەگەر ئینسان ئیماندار بێ ئەهلی بەهەشت بێ دەقەیە چرکەیە زووتر بمرێ لەم دنیایدا چ ڕزگاری بێ قازانجێتی چونکە مردن سەرەتای هەموو خۆشی و شادیەکانە بە ئیزنی خوا بۆ ئینسانی ئیماندار مردن لە ڕێی هەموماندایە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ کاتی مردنیان هات مردن تاو تۆش دەبێ بمریت هەمومان دەبێ بمرین بۆیە دڵێکی نییە گریانی مناڵەکانی من و تۆ بیگەڕێنێتەوە گریانی خێزانەکەت و دایک و کەسوکارت بیگەڕێنێتەوە نوقسانی مناڵەکانی تۆ کەم ئەندامی مناڵەکانی تۆ وردی مناڵەکانی تۆ نایگەڕێنێتەوە بەڵێ بەڕێزم هیچ شتێک لەمانە تەئسیری تێ ناکات بە ئەمری خوا هاتووە و ئەمری خوایش ڕەت ناکاتەوە لەبەر خاتری خۆت مناڵەکانت لەبەر خاتری فڵان مناڵ بۆیە ئاگاداری خۆمان ئامادەکەین ئەبوو سەعلەبەی خوشەنی ڕەزای خوای پەروەردگاری لێبێ کچەکەی لە خەویا بینی تەماشای کرد ئەوە خەوتوو بوو کچەکەی لە خەویا ئەم ئافرەتە خەوی بینی بە باوکیەوە لە خەوە تەماشای کرد باوکی مردووە یەکسەر هەڵساوەستە پێ و هاواری کرد زۆر ترسا ڕای کرد بەلای دایکی وتی دایەکیان
باوکم کووە ترسا لە خەوە باوکی مرد کە هاواری کرد هەڵسا پەشۆکە ترسا باوکم مرد لە خەودا دایە کوا باوکم وتی ئەوە تا لەوێ نوێژ دەکات ڕۆشت تەماشای کرد بەڵێ باوکی لە سەجدەدایە خەریکی نوێژکردنە هەرچەندێ بانگی باوکی کرد باوکی جوابی نەدایەوە دەستی دا بە باوکی کەوت لە سەجدەدا خوا ڕۆحی کێشا بوو بەڵێ ئینسانی ئیماندار ئاوا مرێت ئینسانی ئیمان زەعیف و خراپەکاریش بەدەم گۆرانی و جگەرە خواردن و نێرگەلە خواردن و خراپەکاریەوە دەمرێت ئەو فەرقی نیوان ئینسانی خواناس و ئینسانی دۆڕاوە بەڵێ لە خەودا دەیبینێ باوکی مردووە بەڵام کاتێ دەڕوا ڕاستی باوکی مردووە بەڕاستی باوکی مردووە بەڵام لەکوێ لە سەجدە نزیکترین کات لە خوای گەورەوە کەواتە مردن ساتی دیاریکراوی نییە بۆ ئێمە کە خۆمان بیزانین لای خوای گەورە دیاریکراوە و تەواو کۆتامیوان کە دێ بۆ لای ئێمە چی دەوێت لە ئێمە هەدەف و ئامانجی چییە لە سەردانیکردنی ئێمەدا بەڵێ بێگومان بە ئەمری خوا هاتووە ئەم مەلایکە بەڕێزە سەلامی خوای لەسەر بێ کۆتامیوان هەدیە قبوڵ ناکات بۆی مردنی تۆ تاخیرکە ڕەشۆ و بەرتیل وەرناگرێ بەڵێ ماڵەکەی تۆ سەرۆت و سامانی تۆ دەسەڵاتی تۆ هیچ شتێک ڕەدی ناکاتەوە کاتێک کە دێ بۆ لای تۆ مەبەستی تۆیە نەک ئەوەی تەنیشتت جاروێت دە نەفەر دانیشتونە دیە کەسی ڕۆحی کەسێ دەکێشێ و دەڕوات نۆیەکەی تر عیبیان نییە تەنها بۆ لای تۆ هاتووە ئیشی بەو کەسە نییە لە ڕاست و چەپی تۆیە ئیشی بەو کەسە نییە لە پێش و دوای تۆیە ئیشی بە تۆیە هاتووە بە فەرمانی خوا مەلەکول مەوت بڕۆ ڕۆحی فڵان کەسی کوڕی فڵان کەس فڵان کەسی کچی فڵان کەسم بۆ بکێشە لە فڵان شوێن لە فڵان جێگا دانیشتووە یا لە فڵان شوێن و خەریکی فڵان شتە تەواو یەکسەر بە فەوری تاخیربوونی نییە کەواتە ئاگادار بە بزانە هاتۆ بۆ لای تۆ نەکەوی تەنیشتت ئیلا مەگەر تەنیشتیش لە ئەجەلی هاتوێ ئینا بەس ڕۆحی تۆ دەکێشێت ئەوەی ڕاست و چەپت هیچ نازانێت کاتێک ئەزانێت تۆ لارە بیتەوە تەواو کاتێک ئەزانێت جوڵت نامێنێت کاتێک ئەزانێت چاوت بەرەو ژوور بۆتەوە تەواو چونکە کۆتا ڕۆژ و کۆتا ساتی تۆیە بزانە چۆن دەژی لە دنیادا مردنت لە بیرە هەر دەمریت لە بیرت نییە هەر دەمریت خۆتی بۆ ئامادە دەکەی هەر دەمریت خۆشی بۆ ئامادە نەکەی هەر دەمریت خوا لە خۆت ڕازی ئەەکەی هەر دەمریت خوا لە خۆشت تووڕە ئەەکەی هەر دەمریت بۆی هەڵی بژێرە ئەمڕۆ مەڵێ گەنجم ژنم نەهێناوە مەڵێ گەنجم خوێندنم تەواو نەکردووە مەڵێ گەنجم تەعین نەبوومە ئەوانە لای مەلەکول مەوت نایخوا سەلامی خوای لەسەر بێ خەڵکەزانم تەڵەبەی دکتۆرا بوو فەقیرە بۆ بەیانی مناقەشەی دکتۆراکەی بوو مرد مناقەشەکەی نەکرد تەواو نایگەڕێنێتەوە ئەم شتانە کەواتە ئاگاداری خۆت بە خۆت ئامادەکە ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوا لێ بێ دەیفەرموو مردن حەیای دنیای بردووە خۆشی بۆ ئینسانی عاقڵتیان نەهێڵاوە ڕۆژانە خۆشەویستەکان و ئازیزەکانمان لەدەست ئەدەین دە ڕۆژێکیش دێ خۆمان لەدەست ئازیزەکانمان دەدەین واتە ئێمەش کۆتایی بە ژیانمان دێ بۆی لە کۆتاییدا دەڵێم خۆتان بۆ مردن ئامادەکەن پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم زۆر بیری مردن بکەنەوە زۆر بیری مردن بکەنەوە بەڵام مردن سەرەتای هەموو خۆش و شادیەکە بۆ ئینسانی ئیماندار ئەوەی کە مردووە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر کەسێکی چاک بێ ئیماندار بێ و ساڵح و چاک بوو بێ کاتێک کە جەنازەکەی بەڕێ دەکەن لەسەر شانی خەڵکیە بۆ قەبرستانی دەبەن دەڵێ قەدیمونی قەدیمونی پێشم خەن زوو بمنێژن چونکە خۆشیە زۆر لە پێشیوەیە بەخوا ئەو پەلەیەکی بڕوا بۆ گۆڕستان ئێمە بۆی دەگرین بەڵام بۆ خۆمان بگرین ئێمە مردووین لەسەر مردوو دەگرین خۆمان مردووین لەسەر مردوویەک دەگرین چکە ئێمەش دەمرین ڕۆژێک دێت خەڵکی بەدیار گۆڕەکەی تۆشۆ دەبێ بتنێژن کە ئەڕۆی بۆیێ ڕۆژێک دێت سەرەی تۆش دێت بەڵێ بیری لەو کردە بڵێ ڕۆژێکیش دێ مناوە خەڵکی دەمێنێ بۆ گۆڕستان ئەبێ خەڵکی هەڵمگرێ بەخوا کفنەکەشت خەڵکی خێرخواز بۆتی کڕیوە بەخوای گەورە ئەو گۆڕشی کە بۆ تۆ هەڵکەندراوە عەرزەکەی خەڵکی خێرخواز بەخشیوێت یا کڕیوێنە
کەواتە چی لە دنیا بی هیچ لەم دنیاە نابی بەدەستی بەتاڵ دەڕۆی بە گیرفانی بەتاڵ دەڕۆی جلەکانت شتەکانت هەمووشی لە ناو دەبن یا دەیسووتێنن دوای مردنت مناڵەکانت بەخوا بێزیان نایە دۆشەکەکەی ژێر تۆ بەرنە بۆ ماڵەوە بەخوای گەورە بەتانەکەی بان تۆ دەسووتێنن فڕێ ئەدەن مناڵەکەی خۆت خێزانەکەت کە سوکارەکەت بۆ کێ خۆت خراپ دەکەی ئینسانی عاقڵ بۆ بووک و زاوا خۆی خراپ ناکە حرام ناخوات بۆ کچ و کوڕ خۆی خراپ ناکات قیامەتی خۆی نادۆڕێنێ کچ لە گۆڕی خۆیدایە و کوڕ لە گۆڕی خۆیدایە منیش لە گۆڕی خۆمدا کەواتە با بزانین چۆن دەژین بەردەوامش بڵێن خوایە ئاخرمان بەخێر بگەڕی اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خيريان كدوا يا ربي خوايا هي مني وآرامي ولات من بباريزي خوايا باراني برحمة من زيادة البوباريني يا ربي خوايا آخر من بخير بگيري شويك روجي كاتب مامريني لسر عبادته وشاك وخوا پرستيبين يا ربي خوايا مردن للسجدة دا بنصيب مانك يا رب العالمين بزماني بروجو لم دنيا ادر بچين يا رب العالمين خوايا آخر من بخير بگيري نيوج روجو عبادت ما لي قبول كي خوايا لقناهي ام مسلمان انا هم مسلمان تريش خوش بي مردو خوش بي سكانش من ببهشات كي لآقري دوسخ بدوريان كي آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين